سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەمە. سەرەتا سەردێڕەی چەند هەواڵ. بەڕێوەچوونی فێستیڤاڵی جێژن و خۆشی بۆ منداڵانی کچ لە سەقز. پەیامی مژگان افتخاری بە بۆنەی ڕۆژی جیهانی کچ. یان لە دەستان و برینداربوونی 5 منداڵ بەهۆی بردومانی ڕۆژاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. پشتیوانی کۆمەڵەی بەرگری لە منداڵانی کار و سەرشەقام لە شەریفە محەممەدی. هەڵوەشاندنەوەی سزای ئادامی شەریفە محەممەدی لە دیوانی باڵای وڵات. هێرشی گەورەی سایبەری بۆ سەر ژێرخانەکانی کۆماری ئیسلامی و داخوازی کەسایەتیە یاسایی و سیاسیەکانی فەڕەنسا بۆ ڕاگررتنی سزای ئادام لە ئێران. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی فێستیڤاڵی جێژن و خۆشی بۆ منداڵانی کچ لە سەقز. ڕۆژی پێنجشەممە 19 ڕۆژبەر 1403 هەتاوی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری سەقز فێستیڤاڵێکیان بە بۆنەی ڕۆژی جیهانی کچ بۆ کچانی و شارە ساز کردو لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی گەرمی لێکرا. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە منداڵانی کچ بە جلوبەرگی کوردی و ڕەنگاوڕەنگەوە هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان بەشداری فێستیڤاڵ بوون. منداڵانی چاوگەشت بە سەما و هەڵپەڕکێ دڵخۆشی خۆیان نیشانداوە و چالاکانی مەدەنیش مەبەستی خۆیان لەو چالاکیە سازکردنی جەوێکی ئەمن پڕ لە شایی و داهێنەر بۆ منداڵان ڕاگەیاندووە. پەیامی مژگان افتخاری بە بۆنەی ڕۆژی جیهانی کچ. مژگان افتخاری دایکی هەمیشە زیندوو ژینە ئامینی ڕۆژی هەینی 20 ڕۆژبەر هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کچ پەیامێکی بڵاو کردەوە و ڕاگەیاند کچ ڕۆژی ناوێت، ئەمنیەتی دەوێت. مژگان افتخاری با بڵاوکردنی وێنەی ژینە ئەمینی و کۆمەڵێک لە کچانی گیانبەخت کردو لە شۆڕشی ژن ژیان ئازادی وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی کچ لە هەموو کچانی ئێران ڕاگەیاند کچ ڕۆژی ناوێت، ئەمنیەتی دەوێت. لە وڵاتەدا کچبوون تاوانە و پیرۆزباییکردنی نییە. یان لە دەستان و برینداربوونی 5 منداڵ بەهۆی بردومانی ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 20 ڕۆژبەر ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە گوندەکانی دەوروبەری منبەجیان بردومان کرد و بەهۆیەوە 2 منداڵ گیانیان لەدەستا و 3 منداڵی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ گرژی واڵۆزیەکانی ناوچەکە چەند گوندی دەوروبەری شاری منبەجی بە چڕی بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 منداڵ بە ناوەکانی عەبدۆ جومعە جاسم تەمەن 5 ساڵ و جاسم جومعە جاسم تەمەن 9 ساڵ گیانیان لەدەستا. هەروەها 3 منداڵی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە دوورگەی لاوان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان وەلانانی سەقفی ئەقدەست بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێشتۆلێنی نەوت وەلانانی یاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانە نشینی گەڕانەوەی ئەو بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە. دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانە نشینی پێرسۆنێلی نەوت بوون. پشتیوانی کۆمەڵی بەرگری لە منداڵانی کار و سەرشەقام لە شەریفە محەممەدی. بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای ئەعدام کۆمەڵی بەرگری لە منداڵانی کار و سەرشەقام بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیایدا پشتیوانی خۆی لە شەریفە محەممەدی چالاکی کرێکاری مەحکوم بە ئیعدام دەربڕی. لە بەشێکی ئەو بەیاننامەیە داهاتووە دەست بە سەرکردنی شەریفە محەممەدی کە خۆی چالاکی مافی منداڵان و کرێکاران بووە و سەپاندنی سزای سێدارە بەسەریدا کردەوەیەکی نامرۆڤانەیە و ئەبێ بە زووترین کات هەڵبوەشێتەوە. کۆمەڵگای جیهانی سەردەمێکە لەگەڵ سزای سێدارە دژایەتی دەکات بەڵام کۆماری ئیسلامی وێڕای هۆشداری ناوەندەکانی مافی مرۆڤ درێژە بە سەرکوتی چالاکانی مەدەنیە دات و شەریفترین ئینسانەکانی کۆمەلگا دەست بەسەر ئەشکەنجە زیندانی و ئیعدام دەکات. هەوڵەکانی ڕژیم لە چواردەی ڕابردوودا نەیتوانیوە ڕێگە لە کار و چالاکی تێکۆشەرانی مافی مرۆڤ بگرێت بەڵکو
کە لێنی نێوان کۆمەڵگا و حکوومەتی زۆرتر کردوێتەوە. خۆکوژی کرێکارێکی شرکەتی حەوتەپا بەهۆی گوشاری پیشەی و معیشەتی. کرێکارێکی هەفتەپە لە دوای ڕێگریکردنی بەرپرسان لە گۆڕینی کارەکەی لە وەرزیەوە بۆ گرێبەستی فەرمی ئاگری لە جەستەی خۆی بەردا کە لە دوایین هەواڵدا 50% جەستەی لە ئاگردا سوتاوە. بە پێی راپۆرتەکان لەلایەن بەڕێوەبەر و جێگری کشت و کاڵ و بە هەماهەنگی بەشێک لە بەرپرسانی دیکە ڕێگە لە گۆڕینی گرێبەستی ئەم کرێکارە گیراوە. ئێستا ناسنامەیەم کرێکارە ئاشکرا نەکراوە، بەڵام لە دوایین زانیاریەکاندا ئەو کەسە لە نەخۆشخانەی تاڵقانی ئاهوازدا داو دەرمان دەکرێت. هەڵوەشاندنەوەی سزای ئەدامی شەریفە محەممەدی لە دیوانی باڵای وڵات. بەیانەی ڕۆژی شەممە 21 ڕازبەر کەمپینی بەرگری لە شەریفە محەممەدی بەیاننامێکی بڵاو کردەوە و تیایدا ڕاگەیاند کە حکمی ئەدامی و چالەکە کرێکاریە لە دیوانی باڵای وڵات ڕەت کراوەتەوە. کەمپینی بەرگری لە بەیاننامەکەیدا وێڕای دەربڕینی دڵخۆشی خۆی لە هەڵوەشانەوەی سزای ئەدامی شەریفە محەممەدی ڕاگەیاند کە ڕەتکردنەوەی سزای ئەدامی و چالەکە کرێکاریە هەواڵێکی دڵخۆشکەرە، بەڵام ئەمە کۆتایی ڕێگای ئێمە نییە و درێژە بە چالاکیەکانمانەدەین تا ئەو کاتەی شەریفە لە زیندان ئازاد دەکرێت. پێشتر نەسرین ستودە و مەیسەمی ڕایانگەاندبوو کە گەر سزای سێداری شەریفە لە دیوانی باڵای وڵات پڕڕاست ببێتەوە لە بەردەم دەستگای قەزای ڕەژیم مان دەگرن. هێرشی گەورەی سایبەری بۆ سەر ژێرخانەکانی کۆماری ئیسلامی. بە پێی زانیاریەکان هێرشی قورسی سایبەری کراوەتە سەردام و دەستگا دەوڵەتیەکانی کۆماری ئیسلامی و هەندێک لە چالاکانی سیاسی دەڵێن کە ئەو هێرشە سەرەتایەکە بۆ هێرشی گەورەتری ئیسرائیل. بە وتەی دەبیری پێشووی فەزای مەجازی ئێران هێرشی سایبەری کراوەتە سەر ماڵپەڕەکانی سەر بە دەستگای قەزایی، وەزارەتی دەرەوە، ناوەندە ئەمنیەتیەکان، نەوت و پێترۆشیمی، بەشی هاتوچۆ و گواستنەوە، بەندەرەکان و دەیان ناوەندی دیکەی ئێران. ئەو بەرپرسەی ڕژێم هەروەها ئاشکرا کردووە کە لە ئەنجامی هێرشانەدا بەڵگە گەلێکی زۆری نهێنی دزراوە. سەپاندنی گەماروی نوێ بەسەر کۆماری ئیسلامی لەلایەن وڵاتی ئەمریکاوە. وەزارەتی خەزێنەداری ئەمریکا بەهۆی هێرشە موشکیەکەی 1 ئۆکتۆبر سزای نوێی بەسەر شرکەت و نەوتەڵگرەکانی سەر بە کۆماری ئیسلامی داسەپاند. سزا نوێیەکانی ئەمریکا کەرتی نەوت و پێترۆشیمی ئێران دەگرێتەوە و ئامانجیان چڕکردنەوەی گوشارە داراییەکانە بۆ سەر تاران. 39 شرکەتی سەر بە کۆماری ئیسلامی خراونەتە لیستی ڕەشی وەزارەتی خەزێنەداری ئەمریکا و ئەم شرکەتانە لە وڵاتانی مالێزی، هۆنگ کۆنگ، دورگەکانی مارشال، لیبریا، هندوستان، سورینام و ئیمارات بوونیان هەیە. هەروەها ئەو کەشتیانەی کە بە ئاڵای وڵاتانی جۆرا و جۆر لەگەڵ ئێرانیش مامەڵە دەکەن تەحریم کراون. بردومانی قورسی لوبنان و غەزا لەلایەن ئیسرائیل. بە وتەی وەزارەتی بێداشتی لوبنان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بەلانی کەم 60 کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر وڵاتەی گیانیان لەدەستاوە و 168 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل قوتابخانەیەکیان لە کەرتی غەزا کردوتە ئامانج و بەهۆیەوە 22 کەس کوژراون و 117 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە ئاکامی بردومانی باشووری لوبنان 60 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 168 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو هەروەها وەزیرانی دەرەوەی سێ وڵاتی ئیتالیا، ئیسپانیا و فەڕەنسا سەبارەت بە بردومانی بنکەی هێزەکانی پاراستنی ئاشتی سەر بە نەتەوە یەکگرتوەکان هۆشداریان بە دەوڵەتی ئیسرائیل داوە. وڵاتی ئیسپانیاش داوای لە کۆمەلگای جیهانی کرد هەناردەکردنی چەک و چۆڵ بە ئیسرائیل ڕابگرن. داخوازی کەسایەتیە یاسایی و سیاسیەکانی فەڕەنسا بۆ ڕاگررتنی سزای ئیعدام لە ئێران. ڕۆژی هەینی 20 ڕازبەری 1403 هەتاوی 5 کەسایەتی ناوداری سیاسی، یاسایی و مافی مرۆڤی فەڕەنسا دەقێکیان لە ڕۆژنامەی لیبراسیۆن بڵاو کردەوە و داوایان لە حکوومەتی فەڕەنسا کرد کۆتایی بە بێدەنگی خۆی سەبارەت بە سزای ئیعدام لە ئێران هێنێت. بە پێی راپۆرتی هەواڵدەری فەڕەنسا ئەم کەسانە کە سەرۆکی بوارەکانی سیاسی، یاسایی و مافی مرۆڤ لە خۆ دەگرن ڕایانگەیاندووە کە بێدەنگی بەرامبەر بە دۆخی کارە سادباری خەڵکی ئێران خیانەتێکە لە بنەماکانی کۆماری فەڕەنسا و پێچەوانەی بەرپرسیارەتیە نێودەوڵەتیەکانی ئەو وڵاتە بۆ بەرگریکردن لە مافەکانی مرۆڤە. هەروەها
خوازیاری هەڵگرتنی هەنگاوی خێرا بۆ پێشگرتن لە ئێدامی زیندانیان لە ئێران بوون. نووسەرانی ئەم دەقە ئاماژەیان بە سەرهەڵدانی ژیان ئازادی و کوشتنی 750 گەنج و منداڵ لە کاتی ناڕازایەتیەکاندا کردووە و بێ هەڵوێستی و بێدەنگی میدیاکان و حکوومەتی فەڕەنسایان بە بەرپرسیاری ئەو تاوانە نەزانیوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە ناوچوونی 17,000 پیشە لە کۆمپانیای بۆینگی ئەمریکا. کۆمپانیای بۆینگی ئەمریکا ڕایگەاندووە کە 10% هێزی کاری خۆی کەم دەکاتەوە. ئەم بابەتە ئەبێتە هۆی لە ناوچوونی زیاتر لە 17,000 پیشە لەو کۆمپانیایە. ئەم بڕیارە لە دوای مانگرتنی کرێکارانی ئەو کۆمپانیایە لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست، هەروەها دابەزینی ڕێژەی فرۆش بەهۆی سەرهەڵدانی کێشە لە بەرهەمەکانی ئەو کۆمپانیایە دەرچووە. پێشتر کرێکارانی شاغڵە کارخانەی بۆینگ داوای چوونە سەرەوەی 40% حەقدەستەکان بۆ ماوەی 4 ساڵیان کردبوو، بەڵام داواکاریەکەیان لەلایەن بەڕێوەبەرانی شرکەتەوە ڕەت کرابوو. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.